سڵاو بینەرانی شارپرێسم کاتتان باش ئێمە لە بەردەم هۆڵی ئاشتین لە گوندی گوڵەخانە ئەمڕۆ کۆنگرەی هەشتەمی حیزبی سۆسیال دیموکراتی کوردستانە ئەمەوێ باگراوندێکی مێژووی ئەم حیزبەتان بۆ باس بکەم. ئەم حیزبە لە ساڵی 1976 لە یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەک سەرکردەی جیابوونەتەوە هەتا ساڵی 1970 سەیدا ساڵح یوسفی یەکەم سکرتێری حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان بووە تیرۆر کراوە. دواتر کاکە حەما محەممەدی حاجی مەحموود دەبێتە ئەندامی سەرکردایەتی و لەو کاتەوە سەرۆک و سکرتێری ئەم حیزبێ. یەکەم جار لە ساڵی 1970 لە دۆڵەتوو کۆنگرەی یەکەمی بەستووە، ئیتر کۆنگرەی نەبەستووە تا ساڵی 1994 کە کوردستان ڕزگار کراوە. حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان لە هەولێر و سلێمانی تا کۆنگرەی حوتەمی بەستووە. حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کوردگەلی کورد بەشداری کردو 4500 شەیدی هەیە. لە شەڕی داعشیش بەرگری کردووە 9 شەیدی هەیە. یەکێک لە شەیدەکان کوڕی سکرتێری حیزبەکە ئەو کات سکرتێر بوو، ئێستا سەرۆک شەید عەتا محەممەد حاجی مەحموودە. هەروە ژمارەیەکی زۆر برینداریش لەو مێژووە برینداریشی داوە. حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان بنەڕەتی فکری بە سۆسیالیزم دەست پێ کردووە و هەروەها ئامانجی نەتەوەی لە سەرەتادا سربەخۆیی و ڕزگاری بۆ گەلی کوردستان، بەڵام لە کۆنگرەکانی دواییدا کۆنفیدراڵی کردووەتە ئامانجی نەتەوەی لە پەیڕەوی ناوخۆ. لە ساڵی 2022 کۆنگرەی حوتەمی لە شاری هەولێر بەستووە، دوای 2 ساڵ ئێستا کۆنگرەی هەشتەم لە گوڵەخانە بەستێ. ئێستا خەڵک چاویان لەسەر ئەم حیزبێ لەم بەروارە جوانە کە 4 2024 لە گوڵەخانە بۆ دوو مەبەست. یەکەم ئێستا کێشەی ناوخۆیی هەیە لە ناو حیزبەکە، خەڵک ئەیانەوێ بزانن ئەم کۆنگرەیە گۆڕانکاری چیان بۆکە. هەروەها هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە دوومانگی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامەدرێ. ئەمەش خەڵک چاویان لەسەر حیزبەکە بزانن چۆن بەشداریەکەوە سنگ و پێگەی حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان و وەدەسەڵاتدارەتی و حکومڕانەتی داهاتوو چۆنە بێ. ئەمە باگراوندێکی مێژووی بوو. ئێمەش وەکوێوە چاوەڕوانین کاتژمێر 9:30 بێت و دەرگای کۆنگرەکە بکرێتەوە. ئەگەر هاوکارم هۆڵەکەمان پیشان بدە، دەرگای ئەم هۆڵەمان بۆ بکرێتەوە بچینە ژوورەوە، دوایین گۆڕانکاری و زانیارەکانتان بۆ بگوازینەوە، چاوتان لەسەر سایت و پەڕەکانی سۆشیال میدیای شارپرێس بێ بۆ ئەوەی زانیارەکانتان بۆ بگوازینەوە.